بەڵام بەڕێزان ئێستا ڕاستەوخۆ لە شاری سلێمانی سنتەری میترۆ دیدارێکی ساز کردووە بۆ یاسای بەدەستهێنانی زانیاری لە سەرجەمدام و دەستگا و فەرمانەکانی حکوومەتی یارم لەسەر ئەو دیدارە ڕاستەوخۆ پەیامنێرمان ڕاستی حەمە ئەمین وەردەگرین. ڕاستی سڵاوی خۆت دەبێت لەسەر دیدارەکەی سنتەری میترۆ زانیاری زیاتر لای تۆ چییە؟ کاکدانا سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەران و بیسترانی کەناڵی ئاسمانی پەیام. دیارە سنتەری میترۆ وەک بۆ ئەوەی کە هەماهنگی دروستکە لە نێوان ڕۆژنامەنووسان و نوێنەری کەناڵەکانی ڕاگەیاندن لەگەڵ فەرمانگە حکوومیەکانە ئەمڕۆ دیدارێکی ڕێخستۆ نێوان نوێنەری کەناڵەکانی ڕاگەیاندن هەروەها نوێنەری سەرۆکایەتی زانکۆی سلێمانی. بۆ پێیکە لە سەرۆکایەتی زانکۆی سلێمانیە لە ماوەی ڕابردووە چەند نیگەرانەیەک دروست بوو لەلایەن ڕۆژنامەنووسانەوە کە جیاکاریەکە لە نێوان ڕاگەیاندنەکانە تەنها ڕێگە بە چەند ڕاگەیاندنێکی دیاریکراوە درا. ئەمڕۆ نوێنەری کەناڵەکانی ڕاگەیاندن هەروەها نوێنەری سەرۆکایەتی زانکۆ کۆبوونەتەوە بە یەکەوە لە سنتەری میترۆ بۆ ئەوەی کە گفتوگۆ بکەن لەسەر ئەو ڕێگرانێکی پێشووتر کراوە بۆ ئەوەی کە چارەسەری بۆ بدۆزنەوە. من ئێستاکە بەڕێز دیاری محەممەد بەڕێوەبەری سنتەری میترۆ میوانمە کاگەری سڵاو لێ بەسواز بەدەرفەت ئەگەر پێم بڵێ ئەمە ژومە ساڵم دیدارە چییە؟ بەڵێ وەک دیارە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک گلەی و لێکتێک نەگەیشتن دەبوو لە نێوان ڕۆژنامەنووسان و سەرۆکایەتی زانکۆ و ئێمە لە سنتەری میترۆ هەچ کاتێک کە هەست بۆ بکەین کە لە ڕۆژنامەنووسان گلەییان لەگەڵ مؤسسەیەکی فەرمیابێ ئێمە هەوڵین لەگەڵ مؤسسەکە قسەکەین و ئەو گلەیانە بگەینین. ئەگەر زانیمان زیاتر پێویستەکات ئەوەیە کە هەردوو لە هەردوو تەرەفەکە بینی لای خۆمان دیدارێکی دۆستانەکەین بۆی زیاتر لێکتی تێبگەین و ئەمەی کە ئەمڕۆ بڕیاوە بەڕاستی لە ماوەی ڕابردوودا بینیمان کۆمەڵێک ڕۆژنامەنووس یاداشتێکیان ئاڕاستی سنتەری میترۆ کردبوو کە داوایان نەکرد کە ڕێگری و جیاکارێکی زۆر هەیە لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندنە بە تایبەتی لەلایەن سەرۆکایەتی زانکۆی سلێمانی. ئێمە پێویستمان زانی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی میوانداری بکەین و بەڕێزی ڕۆژنامەنووسانیش بەڕێزەوە بانکین لێرە دانیشن هەردوو لا پێکەوە تاوتوی ئەو کێشە و گرفتانە بکەن. ڕەنگە کۆمەڵێک گرفتە بێت کە ڕۆژنامەنووسان هەبێ و بە هەماشی و کۆمەڵێک گرفتە بێت کە سەرۆکایەتی زانکۆ هەبێ بۆیە لێکتێک نەگەشتنێک هەبێت بۆی ئەم دیدارانە بە شێوەیەکی گشتی ئاماژی ئەوەیە کە دۆخەکە و پەیوەندی نێوان ڕۆژنامەنووسان و مؤسسەکان باشتر بکرێت. کاک دیاری ئایا ئەم دیدارانتان بەردەوام بێت لە نێوان نوێنەری فەرمانگەکانی دیکەی حکوومەتی یاریمی کوردستان و ڕۆژنامەنووسانە؟ بەڵێ بە دڵنیایی و ئێمە دیدارانە بەردەوام دەبێت. لە ئێستادا کۆمەڵێک یاداشتێک کەمان بواتەوە کە کۆمەڵێک ڕۆژنامەنووسی کە گلەییان لە بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی هەیە بۆی کە لە لێکتێک نەگەیشتن هەیە یاخود ڕێگری و جیاکاری و جیاوازی هەیە لە نێوان کەناڵەکە جیاوازیەک لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندن. ئێمە لە هەفتەی داهاتوە بە هەماشەوە دیدارێک لە نێوان ئەو مؤسسەیە و کۆمەڵێک ڕۆژنامەنووسانی کە ڕێک دەخین بە مەبەستی کە ئەو گلەیانە لە شێوەیەکی دۆستانە لە نێوان خۆیاندا باس بکرێتەوە لێکتێکگەشتێکی باشتر ڕوودات و پەیوەندی نێوان ئەم ڕۆژنامەنووسان و مؤسسات بە شێوەیەکی گشتی باشتر بێت. سپاس بۆ بەڕێز دیاری محەممەد بەڕێوەبەری سنتەری میترۆ. دیارێک دامەوێت ئاماژە بۆ ئەوکەم لە ماوەی ڕابردووە ئەوەی کە نیگەرانی گەوری دروست کرد فستیڤالێکی گەوری دەرمان هەبوو لە کەمپی کۆنی زانکۆی سلێمانی تەنها ڕاگر فەرمانی کردبوو کە تەنها ڕێگە بە سێ ڕاگەیان دیاریکراوە بدرێت بچنە ژوورەوە ئەمەش ناڕزایەتی زۆر باشە. ڕاستی حەمامین پەیامنێری پەیام لە سلێمانی و لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانیاریەکانت، سوپاس بۆ